Chapter 3 Eigenvalue, Eigenfunction, Expansion, Postulate. بس يمسش تاكين Eigenvalue, Eigenfunction و Postulate جديا قريمانا بابتك يعني بينهم Postulate معمولا بنا Expansion. شرودنجر equation أما بو لا one dimensional طبعا time dependent كما كريف شوازي بنوتري h بساي x و t ك h بريتيا لشي كبيران هاملتونيان بريتيا ل p2 لسر 2m plus vx پیش او لا چابتری پیشوا بینیمان اپراتور کلام شوازا hش اکری به اپراتور بم شوازا بنوتري i h روند براندی t p h i روند براندی اک جوازا كان ويا ام روند براندی t ام آیا کل جیره ويا او آیا کل سر ويا وكو شكل بولا بركرد المفز يستدين شيء كين أتوانين ممشي وازب كين بساي إكس وتي بكين بدودان فانكشن يجي كان بالتوابي فانكشن كلا تايم يجي كان بالتوابي فانكشن كلا بوزيشن أما ناوين تي وناوين يو أما هنين لنا شرودنجر إكويشن جاي سر وداينين لو أما داينين باشا طبعا كداية تاشي أما يكم يعني كفانكشن كلا تايم تنها أو باش تايمي دا تاشي أماش كفانكشن كلا بوزيشن تنها داتاشين ببي بوزيشن تنها أو باش بوزيشن يكي داتاشي وكريبا بشي وازي بينوسي باشا و تي لا هردي كان هاو باشا يعني بلن هم لراهيا يعني درا لبسا اكسوتيا كامل يعني لهردي كان هم لراهيا ديت دروا بس ام باشيش يعني دو جار داتاش ليرا شويني أوا دان ليرا جاتي بساك دان ليرا لمسر أميان تنها فانكشن كلا تايم يكسكلا درا وديت درا وما داتا شبابين استس شيكين همي ديني دابشي بسايكس وتيكين دابشي تي يو اكس يكين باشا هردولا كدابش وان كرد أملاي أبي بما نشاك أملا بالتواوي فانكشن كلا اكس أملاي بالتواوي فانكشن كلا تايم أما معنى أويا چونکە ئەمان بەتەواوی تایمە ئەمان بەتەواوی ئەکسە کەوابوو ئەبێ لەگەڵشە یەکسانن کەوابوو ئەبێ هەردووکیان یەکسانن بە کۆنستانتێ ئەو کۆنستانتە ناوەنین ئی هەم لەم لا ئیە هەم لەم لا ئیە ئەمە ئی هەردووکیانی کەوابوو ئەم لای ئەبێ بەمە ئەمە بە ئاسانی حەلە بێ زۆر بە ئاسانی دیفرەنشیەل ئیکویشنێکی ئۆردەری یەکە ئەکاتە ئەمەی تریان ئەبێ بەمە یعنی بڵێن أما تبيان time independent Schrödinger equation يانش eigenvalue equation اسمه Schrödinger equation كمان كامش سرابو كفانكشن يبولا هم time هم position يرا كمان بدودانا دودانا equation ايشان أما أنا كحل ما نكرت أو كونستانتا هيك تريشان أما كابو باش ودي equation في اوردري 2 كبتاوي تانا فانكشن كلا اكس طبعا ليك دائما شنو كبيران ايجن فاليو equation كما حالجنا او ام اي ابي بدوزينه وهم يو ابي بدوزينه بو بوتنشال جور بجور او يعني كيدوزينه بيران ايجن فاليو او يو يعني كيدوزينه بيران ايجن فانكشن يك هنشد باسكيندرا مثلا توت مشاكل لا كلاسيكال ميكانيكا هيز فورس يكسانا بماينس داتا شاوي بوتنشال وانيا اگر بوتنشال كيتو كون يعني بلا ممشي طبعا في فانكشن كلا اكس ليرا اگر كونستانتي كيشي لقلا زياد بكي هيش لموضوع ناغوري هردو يعني ام بوتنشال زائد كونستانتي بكي اف اكس ناغورا اخويتي يعني اف اكس اول واخر وكو يكا في اكس بغورا بفي اكس زائد في زيرو بي ناغورا هيز ناغورا بزانيكين لا شرون لا كوانتم ميكانيكا تجي بسدي اجا في اكس بكين با في اكس بلس في زيرو او جار اي كي تو ابي با اي بلس في زيرو قرانه بوش يوازو درسه تي كي تو ابي بما سي اي ماينس اي اي بلس في زيرو تي لسر اتش تمام ليش ابي بوا بلام اما شون كدايه تاشي في زيرو كاروا كونستانت داتا شراوغي بصفر بلام ليرا نارو لما أنا أمها هاوي زيرو زيادة بس لما أنا هيش أنا أقوله توليرا
اما به ای زائد وی 0 اما به وی اکس پلاس وی 0 ام وی 0 اگر او ساده کی تو لکوتایه وی 0 كان لهردو لا أصرين أوا شو ما كاتب في 0 يو سي يو إكس لا يو إكس كي يو إكس لقال يو إكس أروا في 0 لقال في 0 أروا يعني هيش الموضوع ناقول يعني هيش تلرا لا موضوع كي تو ناقول برام لما أنا تماشاك أما بيشتي و أمان نقول أم هاو كيشان بلا أم هاو كوش أم كيش هاو كيشان change يقرويا كاو بيالن change by phase factor change رواية change مهمة change جرينجا change رواية كchange by phase factor درجة درسك بأوبريتر لسفيك الأوبريتر بريتيا لا فانكشنك أكتيك أوبريتر أكتيك كذلك كفانكشنك ما بك أبو فانكشن أبسطه بفانكشنك كويا فانكشن جورا بفانكشنك بونمونا أمس أوبريتر كا أم أوبريتر شيء تأثير يرسل إف إكس شياويتي إف إكس زائد إكس دوجا أما أوبريتر إف إكس لرا تأثيرك شيا إف إكس كابا دوجا أوبريتر إكس لرا تأثيرك أوبريتر إف إكس أوبريتر لرا تأثيرك شيا أوبريتر إف أكات إف سي إكس دوجا زائد يعني أرجومنتي إكس جوربا سي إكس دو بلاس يك يا لرا أوبريتر إف إكس دات اف اكس داتا شيو توان اكابه تواني سيش ام اوبريتور بس داتا شيو ناقص دو اف اكس يجا ام اوبريتور ككارك هذا سد اف اكس تنها كراتي كونستانتي شكا اما انا همين نمونه شين نمونه اوبريتورن كليرا نمونه كان بيني بلام اوبريتور كيلا كوانتم ميكانيكا زور زور جرينجا كبيرن لينير اوبريتور هذا لينير اوبريتور بمشي وازيا اوبريتور ككاتك كاركات السدود كويدو دان فانكشن وكويد جيازيا كاري كلي بيت السريع فرقناك يعني كوب تاسيب كات السر هردو كيان وكويد بالجيازيا تاسيب كلي بيت السريع وهمان كاتيشا اگر فانكشنك ولا كونستانت ككرات بكليك كاتك اوبريتور تاسيب كات السريع او كونستانت اللي اوبريتور اللي ديت دار ولا كدارك كات سي ال اف اكس ماشي سنمون يك لما أنا أتوانين بوكو ينباسي كين مثلا على بو آمان بكاري بين بو آم أوبريتور شيء بو تأثير كاتسر إف إكس دي إف بدي إكس تاتي ناقص دو إف إكس سبزانك اللي لا شونك إل لسر أم زانك اللي نيراوا إل إف إكس أكات دي إف إكس دي إكس داخل إل إف دي إكس أكات أما أجر كوي كينوا أبي بمشتواني بمشي وازبين وسينها بدون كوكما ال اف اكس زائد كراتي بزائد ال اف اكس دي كانت دي بدي اكس اف اكس بلس اف دي اكس ناقص دي اف اكس زائد اف دي اكس اما وكو وايا تاثير كلمه تسال اف اكس بلس اف دي اكس يعني اشتكى فرق شباب ناك يعني لما يتكارك هذا سنه بشي يعني دايانا تاشي وناقصي دو برابري خويانك يعني هذا واحد افزاري دو هم دانيجي كاتك السي تاثير كاتا سريع مثلا كراتي كونستانت كده السي اف اكس كاتا شي كاتا سي دي اف اكس لم سر السي لم ترمتلش انا السي كده اي سي كا يتدرب باساني يورسي كاتا سي ال اف اكس يعني اوبريتوري ال ككاركات سي سر سي اف اكس وكوايا سي كاراتي كاركردني اوبريتور كذا سر اف اكس نمونه كتير بزانشين بمشي وازا مثلا اما دائما لينيرا ال اف اكس كات اف سي اكس 2 زائد يعني اوبريتور كاركات سر اف اكس شي معنى داتي اف اكس غورا ب اف سي اكس 2 بلس ما كردني ها اما اف فانكشن كلا سي اكس 2 بلس بزانشين لينيرا ال اف اكس كات اف اكس سي اكس 2 بلس اف ال اف دو اكس كات اف دو سي اكس 2 بلس كوي كروا كات ال اف اكس بلس بلمسر ال اف دو اكس امش كات شي اف سي اكس 2 بلس اف دو سي اكس 2 بلس دي اما بوكو تشي وكو وايا بنسربت ال اف اكس بلس اف دو اكس وكو وايد شو ها ارتيكا
لا ناتوانین بنووسی ال اف یەک بە بێ ئارگومنتی سێکس دوو جار پلازێک ئارگومنتی ئەکەس اف دویش ئەمە جاتی ئەمەش بنووسی ال اف دو یعنی هەردووکیان ناتوانین بەم شێوازە بنووسی هیچ شتێکی سادەیە سیەکەش بەم شێوازەیە ال کۆنستانتەی کارەتیەکەی ال سی اف ئەکس ئەگاتە سی اف سێکس دوو پلاس یەک یعنی سیەکە توانێت بێتە دەرەوە لە بینەکە هیچ فەرقە لە مۆزوو ناکات. ئێستا بۆ ئایگەن ڤەلیو پرۆبلێم ئامە حەلەکەین بزانێکین وتمان لێرە ئایگەن ڤەلیوەکان کامەیە لەم هاوکێشەیە مەجارە ئەمە وەکو ناوبڕە بوو بۆ بزان ئۆپەراتۆر چییە باسی ئۆپەراتۆرمان دواسێ لینیەر ئۆپەراتۆرشمان کرد لێرە بە هێزەکانی بزانێکیم گەڕینەوە بۆ ئەمە وتمان ئەمە ئەم هاوکێشە بریتیە لە ئایگەن ڤەلیو پرۆبلێم ئیەکەی تۆ ئایگەن ڤەلیوەکانە یو ئێکسەکەی تۆ ئایگەن فانکشنەکانە زەبانگەم بۆ میسالێک حەلیەکەی میسالەکەی مامەیە آی دی افی فی بەدی فی ئەمەیە آی دی اف وەک فانکشنێ لە فی داتاشاوە بە یعنی افی فی داتاشین بە پی فی یعنی ئەمە ئای کشی دەرا پشتایە لاندا فی لاندا چەندێک ئەم مەرجەیشمان هەیە افی فی یەکسانە بە افی فی دوو پی هەمیشە من پێڵم باوەندەری کۆندیشنە بێت و مەرجەکە بۆ بتوانی پرۆبلەمەکە حەلکەی بەس لێرە چونکە شرۆدینگەر هین بڵێن دیفرانشیال ئێکوێشنێکی ئۆردەر یەکە شرۆدینگەر نییە دیفرانشیال ئێکوێشنێکی ئۆردەری یەکە یەک مەرجمان بەستە ئەمە بە ئاسانی حەلە بێ بە ئاسانی حەلیەکەی دی ئەو فیانجرە دیفەکە لێرە هێنینە ئێرە زۆر بە ئاسانی حەلەکەن نەتیجا کاتە ئەمە تەبەنە سێشە کاتە ئیتوان ئسکانێ ئەمە LN اف فای کردووە ماینەس ئای لاندا فای پلاس سی کە اف فای کاتە ای ماینەس ئای لاندا فی ای توانی سی ئەم ای توانی سی یعنی کۆنستانتێکی تر کە دوای پێ بڵێن ئفی سەفەر یعنی ئاسانە ئف فیە کاتە ئەمە ئێستا مەرجەکەمان هێنین مەرجەکەمان چی بوو ئف فی یەکسان و بە ئف فی زائد دوو پای لەمە داهێنین ئفی زێرۆ کە کۆنستانتەکەیە ئی ماینەس لاندا ئای ئەوێ بکاتەوە چی بکاتەوە خۆی کردوێتەوە خۆی ئەمە لەگەڵ ئەمە ئەم تێرمەیان هەڕوە ئەم ئفی زیرۆ لەگەڵ ئفی زیرۆ هەڕوە چی مێنێتەوە ئەمامێنێتەوە ئی ماینەس ئای دوو پای لاندا یەکسانە بە یەک لەرۆمانەوێت لاندا بدۆزینەوە ئێمە ئازانین ئەمە توانیم شێوازە بنووسین کۆساینی دوو پای لاندا ماینەس ئای ساینی دوو پای لاندا ئۆکەی کەوا بوو ئەم تێرمەی ئەمە بێ بکاتە یەک ئەم تێرمان کە ئێمە جێنێریە ئەم تێرمە ڕیەڵە طبعا ئەم تێرمە بە حەتەم بکاتە سەفر کار نابێت تەلەڤیزیۆنێکی بزەم سەر یەک ئەمەشکەی ئەکاتە سەفر کاتێک کە گۆشەکەی تۆ سەفر و پای دوو پای سێ پای چوار پای ئەم شۆڕشتانە بێ کابوو لانداکی تۆ بێوە بێ ئەو کات ئەم سەریش ڕاستە دەستێت چونکە هەموو یەکاتە یەک کابوو لاندا یەکسان بێ بەچی سەفر زاید ناقص یەک زاید ناقص و زاید ناقص سێ ئەو زار ئەو مەرجەی تۆ ڕاستە کابوو لاندامان دۆزیەوە بۆ مەرجەوە بەم مەرجەوە ئەم لاندا ئەبێ حتمما ئەم ژمارانە بێ ئەمە پێڵێن ئایگەن ڤەلیوەکان کام ئایگەن ڤەلیوانە تەبان ئەوە گەر ئایگەن ڤەلیوەکان بێ ئایگەن فانکشنەکان یەکاتە چی ئایگەن فانکشنەکان یەکاتە ئەمانە بە سەفرەوە کاتە ئف زیرۆ کاتێک کە زائید و ناقص یەک بێ ئەنیا لێرە داهێنین کاتێک کە لاندا سەفر بێ ئفی فی یەکاتە ئفی زیرۆ لەگەڵ تێرمان کاتە یەک لاندا زائد و ناقص یەک بێ ئفی فای کاتە زائد و ناقصەکە عەکسە بێتەوە کاتە ئای لاندا فای هەروە هەموو تێرمەکانی تریش کە لێرە بینن باشە شوێنی ئەمە کاتە ئەمەی دەرامە ئەمەش ئایگەن فانکشنەکانە بۆ ئەمەیان ئەمەیە بۆ ئەمەیان ئەمەیە بۆ ئەمەیان ئەمەیە بۆ ئەمەیان ئەمەیە هەروە باشەکەن ئایگەن ڤەلیوەکان ئەکرێ دیسکرێت بێ ئەکرێ کۆنتینیوس بێ کاتێک کە ئایگەن ڤەلیوەکانی تۆ دیسکرێتە ئەو وەختەکانێ پسای ئێکسوتی ئایگەن ڤەلیوەکان ئایگەن ڤەلیوەکان دیسکرێت بێکرێ کۆنتینیوس بێ یعنی ئەکرێ لە بینی هەردوو دانە ئایگەن ڤەلیو ئایگەن ئێکسەکان لێرە دیسکرێتە بەڵام ئەکرێ لە بینی هەردوو دانە ئایگەن ڤەلیوەیەکی کە هەبێ کەوتاکانم کۆنتینیوس ئەو وەختە تۆ وەختێکە ئەمە حەلەکەی
ئەم هاوکێشە حەلەکەی کۆمەڵە یوە دۆزیتەوە پسای ئکسەکەی تۆ پسای وەک فانکشنە لە ئکس ئەکاتە سوپۆرپۆزیشن یان کۆی هەموو ئەو ئاگەن فانکشیان تەمان کەڕەتی وەکو فانکشنە لە ئکس و تی چکە هەر وەختێتە تۆ بەشە تایمەکە و حەل کردووە لێرە بەشە تایمەکە و کە حەل کرد هەر وەختێ ویستت ئەیهێنی پێویست نییە بەردەوام حەلیکەیتەوە بەشە تایمەکەی تو ئەمەیە بەشە پۆزیشنیەکە و بەندە لەسەر ئەو پۆتەنشیالە کە بەکارهێنی تاوان لە پۆتەنشیالەکە بۆ پۆتەنشیالێکیکە ئاگۆڕێ لێرەدا ئێسەکانی ئەگەر تۆ پەسکە کۆمەڵە یو دۆزیوەتەوە کۆمەڵە یو دۆزیوەتەوە پسای یەکسوتیە کاتێکی ئەکاتە ئەتوانی بەو شێوازە بینوسی بەو شێوازە بینوسی ئەمە بەشە تایمەکەی کە هێناومانەتەوە باشە ئیەکانماندان یەکدانە نییە کۆمەڵەکە کاتە سیکمای CN کە بۆ هەر کەڕەتی UNX E minus IENT لەسەر H ئەمەیان کاتێکە دیسکرێتە پسایکسوتی و شێوەزانوسی بەڵام کاتێکە لە بینی هەردوودانە ئاگەنوالیوەکە ئاگەنوالیوکی ترە بێدا بێ بە کۆنتینیوس ئەوجار ئەم سیکمایە ئەگە بێ بە ئەنتیگراڵ لە جیاتی DE دێتە ئاراوە لە جیاتی C ئەندێکس N کە یعنی CX C2C هەروە بڕوادە سەرەوە ئەنووسی C فانکشنە لە E لە جیاتی U 1 2 3 ئەوەش ئەندێکسەکەیەتی ئەنووسی UE ئەوش فانکشنە لە X ئەفۆنەوە Xە E توانی چی ماینس ET لەسەر H یعنی یا ئەمەیە یان ئەمە ئەگەر دیسکرێت بوو ئەمەیان هەڵەگری ئەگەر کۆنتینیوس بوو ئەمەیان هەڵەگری ئێستا میسالێکی سادە حەلەکەن کە مەشهورە زۆر مەشهورە و زۆر گرنگە بنای پارتیکل ئینبۆکس تۆ بۆکسێکە هەیە یەک دایمەنشنە لە سفرەوە بۆ A پۆتەنشیال سفرە لەم سەرە و لەو سەر ئینفینیتیە پۆتەنشیال یعنی پارتیکلەکە هەیە لەناو ئەم وێڵە لەناو ئەم پێڵە وێڵ چاڵە حەبسە مەتە ئەڕۆ بەرەو ئینفینیتی چاڵێکی زۆر قوڵ ئینفینیتیە کاتێکە X بچووکترە لە سفر ئینفینیتیە کاتێکە X گەورەترە لە ئا سفرە کاتێکە X لە بینی ئەمە بەهۆی ئەوە ئەم پارتیکڵی ئێمە حۆڕ نەبێ ئازاد نەبێ فری نەبێ لێرە حەبسە دواخی دینە سەر فری پارتیکڵ ئەم پارتیکڵە فری نییە ڕاستە پۆتەنشیالەکە ئەگە پۆتەنشیال سەر و پارتیکە فریە بەڵام ئەم پارتیکڵە فری نییە چونکە ئەم سەر و ئەو سەری ئینفینیتیە پۆتەنشیالەکەی تۆ سفر نییە لە منتەقەیەکە سفرە لەم سەر و ئەم سەر ئینفینیتیە سەدەین شرودینگەر ئێکوێشنەکەمان حەلەکەین ئایگەنوالیوەکە و بەشە بڵێن تایم ئیندیپێندنتەکەی کاتە ئەم ویکسە سفرە ئەکاتە ئەمە ئەم تێرماوی بە سفر ئەبێتە بەمە ئەبێ بەمە باشە ئێستا بێمە حەلیکەین طبعا ئەمە هارمەن گوسرێتێرە بەڵام پێشەوە بکەین بە هارمۆنێکی سێتر مزانی مەرجێکی تر هەیە بێ هەڵی سەنگێنین ئایا ئەگەر ئی بچووکتر لە سفر بێ ئەگەر ئی بچووکتر لە سفر بێ ئەو کات ئەتوانین ناوا بینوسین ئەماکەین ئەمە ناوەنین کەیدوو ئەمە ناوەنین کەیدوو بەڵام چونکە ئیەکە بچووکتر لە سفرە ناقسێ لێرادانین یەکەم بچووکتر لە سفرە کاتە دی تو یو ئێکس دی ئێکس دوجا ماینس کەیدوو یو ئێکس تەمجارم ئەمە پۆزیتیڤە چونکە خۆی ئەوتمان خۆی بچووکترە لە سفر بەس ناقسێ دانین ئەمە بە دووجا نووسین چونکە بوو ئەوە بۆ هینەبێت کەیدوجا کاتێکی 2m ئەبسولوت ڤەلیوی ئی لەسەر ئیش دووجا مسمەنەوەی جوابی ئەمە چییە؟ جوابی ئەمە هەموو کەس ئەتوانێ ئەزانێ بریتە لە چی ئەوەی کە دیفرەنشیال ئیکوێشنی خوێندبێ یو ئێکس ئەکاتە ئی توانی کەی ئێکس و ئی توانی ماینس کەی ئێکس باشە جوابی کۆتایی بریتێرە چی بریتێ لە کۆمبینێشنی ئەم دووە کۆمبینێشن ئەم دووەیانی چێنی هەر کام لەمانە کەڕەتی کۆنستانتەیەکەی پێکەوە کۆیەکەیتەوە کاتە سی یەک ئی توانی کەی ئێکس پلاس سی دوو ئی توانی ماینس کەی ئێکس مەرجەکانمان لێرە چییە؟ ئێکس لە ئێستا بۆ کۆنستانانە بدوسینەوە سێ کۆنستانتی دیایە سی یەک سی دوو کەی وانە مەرجەکانمان چییە؟ لە ئێکس یەکسان بێ بە سفر یوەکەی تۆ سفرە ئێکس یەکسان بێ بە ئەی دووبارە یوەکەی تۆ سفرە بۆچی سفرە بازیکەم ئەڵێن ئەم پارتیکڵەمان لێرە حەبسە کەوا بوو لێرە هیچ وەی فانکشنێکی نییە لێرەشە هیچ وەی فانکشنێکی نییە کەوا بوو یو لێرە سفرە یو ئێکس لێرە سفرە یو ئێکس لێرە سفرە چونکە ئەگەر یو ئێکس سفر نەبێت دووجاکە کاتە پرۆبابلیتیانی لەوێ هەیە وانە بەس ئێمە زانین ئەمە لە چاڵێکی قوڵایە ناکرێت لەم سەر و لەو سەر هەبێ
كوابو لمسر أبي وي فانكشن صفر يعني يو إكس صفر بي أم دو مرجع أساسية بوي اللي رابع كاري يعني كي كاتك يو إكس صفر بي أوكي كام لا كاتك إكس صفر يو إكس صفر يعني سيك إي أها أما إكس صفر دانين أما إكس صفر دانين سيك بلاس سيدو كاتا صفر يعني سيك أكسانا بناقص سيدو أما جاري ما كشيك من دوزيه يعني هاو كشيك من دوزيه سيك أكسانا بناقص سيدو إسادين مرجعي كمان هبو كإكس لإيشا صفر وانيا إكس لإيشا صفر بي كاتا أما سيك قبل ردا يعني سيك إي كي آ زائد سي دو أي ماينس كي آ باشا أبي بس صفر بلام أما هرجز نابي بس صفر أبي بس صفر ها من أما بحالتي نيجاتيف نفسي أبي بس صفر بلام أما هرجز نابي بس صفر بوشي سان سيك إي كي آ ماينس إي ماينس كي آ أما كاتا سي برادر أما بونا بس صفر أما كاتا ساين كاتا دودانا ساين هايبربوليكي كي آ ساين هايبربوليكي كي آ هرجز صفر نية هرجز صفر نية كوابو أما قلن بو مرحلة حساب بقى أقر بدوا أقرينوا أما هرجز نابي بس صفر چونك مرج ماني بس صفر به نابي بس صفر كوابو أما فيزيائي نية يعني إي ناكري بشكتر لا صفر به هو تكليف يوم أنك لا كردوا كإي ناكري بشكتر لا صفر به إذا كان أقر إي قورة لا صفر به أقر إي قورة لا صفر به طبعا كي دو إكس أنا بدو إم إي لسر إيش تويتر أبسولوت فاليوشي ناوي دي تو يو إكس دي إكس 2 بلس كي تو يو إكس إكس أنا بصفر أما هاو كيشية مشهورة بهارمونيك وسيليتر دو جوابك بريتيا لتي سايني كي إكس كوسايني كي إكس باشا سايني كي إكس كوسايني كي إكس بدو دانا كونستانتوا طبعا كومبينيشن يمدو أنا بدو دانا كونستانتوا بيكو ليش يعني A B يعني جواب نهاية كتو أويا A سايني كي إكس بلاس B كوسايني كي إكس مرجع كان منشيا وك قرينو بوسهينكا كاتك إكس صفرة يو صفرة كاتك إكس إيا دوباره يو صفرة ماشاكا بزانيجين إكس صفرة يو صفرة كاتك يو صفرة أبي كاتك إكس صفرة أبي يو بي صفر كاتك إكس صفرة أما صفر داني طبعا أما بي صفر جو سايني كاتا سايني صفر سايني صفر كاتا صفر كارتي أي كاتا صفر بلام أما نا كاتا صفر چونك كوسايني صفر كاتا يك كوابو بي أبي بي صفر بتاعو كوابو بي صفر كوابو يو إكس كاتا أي سايني كي إكس أم تير بمان نية بو أما أو وقتها بي يو إيش إكسامي بالصفر إذا كان جاري خوب أم بيمان لك أما لك كول بو بي صفر إذا بيبدو أنا تريش شارع سركين أي سايني كي آ يكسان بي بالصفر تقابل لا إيش هالصفر به كأي سايني كي آ يكسان بالصفر إيه صفر نية كبير صفر بنا بأي صفر به إيه سايني كي آ يكسان بي بالصفر يعني كي آ يكسان بإن بي مانيا كوابو إن يكسان ب كإنش يكودو سيو شوار عمانية وليرو أما رلشن يزول وقريق ما دوسيو نلاقي ترى كيدو يكسانو بدو ام اي لسر ايش دو جا كوابو سما اياد عكس يكينوا يكاد وزينوا يكاكات ايش دو كيدو لسر دو ام بلام كي كمان يكسانا بشان بإن باي لسر يكات ايش دو باي دو ان دو ام اي دو وايا انرجي من دوزيه ويكسانا ب h بار دو باي دو ان دو ام اي دو انرجي كونتينيوس ني ديسكريتا كم ترينكي كاميا كاتك ان يكا بوالن جراوند انرجي يا جراوند ستيت اگر ان دوبو فعلا excited state يا ستيت يروجاو excited state وإذا تريش اتر excited state دوام سيهم شوارا متى سروا جراوند ستيت اكيشنكا اكاتا h2 باي دو لسر دو ام اي دو excited state اكيشنكا اكاتا شوار هندا excited state يكا مكاتا شوار هندا excited state دو مكاتا نو هندا إذا كان h1 بدوزينه وكيمان دوزيو انرجيش مان دوزيو انرجي ديسكريتا
ئەی چۆن بدوەزینەوە ئەی بەشەکە ئەم پرۆببلیتێکەیە پرۆببلیتی دۆزینەی پارتیکڵەکە ئەم پارتیکڵی ئێمە کاتێکە وەی فەنکشنەکەی دووجاکەیتەوە ولا ماینەس ئینفینیتیەوە بۆ زاید ئینفینیتی لە ماینەس ئینفینیتیەوە بۆ زاید ئینفینیتی بێ قەپەرجە سفرەوە لە ماینەس ئینفینیتیەوە بۆ زاید ئینفینیتی ئەنتیگرالی لێگیری کاتە کاتە یەک جگە پارتیکڵەکەم هەمە حتممە لە شوێنی کەم دنیا هەیە یو ئکس دووجایش ینی یو ئستاری ئکس کەرەتی یو ئکس کە لێرە خۆشبەختانە یو ئستار و یو لەگەڵەکە یەکسانە لە ماینەس ئینفینیتیەوە بۆ زایدی ئینفینیتیە کاتە چی ئەکاتە چونکە لێرە و لێرە یو ئکس سفرە لێرەوە تایرە سفرە لێرەش و تایرە سفرە کاتە لە سفرەوە بۆ ئەی تەنها لێرە هەیە ئۆکەی کەوەنتە ڕێگەی من کاتە لە سفرەوە بۆ ئەی باشە دووجای ئەوەی شەکاتە کە یو ئێستارەکە یۆکە یەکشتێنە کاتە ئەی دوو ساین دوی کەی ئەکس دی ئەکس ئەما بێ یەکسان بێ بە یەک نەک سفر هەڵەت کرد یەک یەکسانە بە یەک ئۆکەی ئەمە ئینتیگراڵە چۆن حەلەکەین ئەمە زۆر ئاسان حەلە بێ ساینی دووی ئین پای ئەی لەسەر ئەکس ئەکاتە یەک ماینەس کۆساینی دوو ئین پای ئەی لەسەر ئەکس لەسەر دوو تر ئەمان زۆر باسانی ئینتیگراڵە لێرە دایانین ئەنتیگرالی لێگرین ئەنتیگرالی ئەمە کاتە ئکس ئەنتیگرالی ئەمە کاتە چی ئەکاتە ئەو دوش لێرە وایە هاتوتە ئێرە پشتەوە ئەکاتە ئارگومنتەکە بە ئەکسەوە کەڕەتی ساینەکەی کۆساینە بێ بە ساین تەبان ئەمە ئکسە بەجارێ سفر دابنێن ساینەکە دەکاتە سفر ساینی سفر کاتە سفر ئەگەر ئکس ئەی دابنین ئەیەکە لەگەڵ ئایەکە کاتە ساینی دوو ئین پای ساینی دوو ئین پای کاتە چەند کاتەشە کاتە سفرکەوە ئەم تێرمە نامێنێ لێرەش ئەگە سفر دابنەیە کاتە سفر ئەیماندانەوە کاتە ئەیکەوە بۆ کاتە ئەی دوو ئەی لەسەر دوو کاتە یەکەوە بۆ ئەی ئەکاتە ڕەگی دوو لەسەر ئەی بەم ڕێگە ئاڵێن نۆرمالیزیشن مانای ئەوەیە کە تۆ وەی فانکشنەکە و بە جۆرێ هەر دروستەکەی کە پرۆببلیتیەکەی لەو مەودافەزەیەکە تا بکاتە یەک کۆی پرۆببلیتەکانە بکاتە یەک نۆرمالیزیشن یعنی پرۆببلیتەکە خێتە بینی سفر و یەک ئەمە ئەوە ئەی یەکسانە بە دوو لەسەر ئەی کەوە بوو یو ئێنی ئکس دۆزرایەوە کاتە ئکس دوو لەسەر ئەی ساینی ئین پای ئکس لەسەر ئەی ئەزەکانێت تۆ ئەمە لێرە وزەکانمان دۆزیەوە وزەکانمان لێرە ئەمانە بوون ئش دوو پای دوو لەسەر دوو ئێمای دوودان چواردانە چواردانە لەوە نۆدانە لەوە 16 دانە لەوە 25 دانە لەوە شێوازە ڕوا بەرەو سەرەوە ئەی وەی فانکشنەکانە دەکاتە چی یان ئایگەن فانکشنەکانە کاتە چیە کاتە یەک لەسەر دوو ئەی ساینی ئەمە ئن یەک بێ پای ئکس لەسەر کاتە وەی فانکشنی گران ستەیت یا ئایگەن فانکشنی گران ستەیت ئەگەر ئن دوو بێ ئەبێ بە ساینی دوو پای ئکس لەسەر ئەی کەوە ئەوێ بە وەی فانکشن یان ئایگەن فانکشن هەردووکی ئەوترێ ئایگەن فانکشنی چی ئەگزایتێتد ستەیت واگە بوو بە سێ ئەبێ بە وەی فانکشن یان ئایگەن فانکشنی سکەند ئەگزایتێتد ستەیت یاس ئەڕوا بەرەو سەرەوە هەتا هەرچەنێ حەزر لێیە سیفەتی ئەمە عینەکەمان هەڵ کرد هاوکێشەکەمان هەڵ کرد هەم ئایگەن فانکشنەکانمان دۆزیەوە هەم ئایگەن وەلیەکانمان دۆزیەوە ئێستا بە تۆزێ اینێکی دیگرنگ بکەین پرۆپەرتی ئەمانە چییە پرۆپەرتی ئەمانە ئەمە چەندانێ ئینفینیتی دانەیە مە بە شێوەیە ها ئن نووسیمانە ئن یەکە دووە سێ ئینفینیتی دانێ ئەمە پرۆپەرتیەکان چیە گەرە پرۆببلیتیەکانیان ئەوەیە تماشاکە ئەگەر ئەم دوانە یەکسان بن دوودانە لەمانەکە یەکسان بن ئێستا دوودانەیەنین UNX UMX باشە دوودانە لەوانن پسکە ئێن یەکێکیان یەکە ئێنێکیان دووەیە هەرچێ باشە باسیتر بە حاڵەتی گشتی نووسیمانە ئن و ئێم ئەنتیگراڵە حەسیە بکەین لە هەموو سپەیسەکە بەس هەموو سپێسەکەی مەلوکیوەیە لە سفرەوە بۆ ئەی ئەمە ئەنتیگراڵە حەسیە بکەین ئەمە توانێ شێوازە بینووسین باشە ئەمە توانین زۆر بە ئاسانی ئەنتیگراڵەکە حەسیە بکەین کە حەسیەبم کردووە ئەمە کاتێکە ئن یەکسان نییە بە ئێم ئن یەکسان نییە بە ئێم ئەکاتە سفر چونکە بۆچی ئەمە هاها
n یەکسان نییە بە m ئەکاتە سفر. چونکە بۆچی ئەکاتە سفر؟ چونکە n ژمارەیە مەسەڵەن سێیە، m چەندێکە مەسەڵەن دووە، سێ ماینەس دووە کاتە چەند؟ ئەکاتە یەک. ژێرەوەش ئەکاتە یەک، وانە ئەکاتە یەک. ساینی پای لەسەر یەک، ئەمە شەروا ئەمە کات ساینی 5 پای لەسەر لەسەر 5 پای مەسەڵەن، ئەمە کاتە ساینی پای لەسەر پای ئەفوان، ئەمە کاتە ساینی 5 پای. بەس ساینی پای و ساینی 5 پێ کاتە سفر، ژێرەیەش کە سفر نییە، هەموو کاتە سفر. کاتێککە n یەکسانیە بە m کاتە سفر. بەس ئەگە کاتێککە n یەکسانە بە m ژێرە ئەکاتە سفر، سەرش ئەکاتە سفر. ئەمە یەکێکە لە ئەندیترمایند حاڵات، ئەمە ناکرێت، ناکرێت جوگاتە سفر لەسەر سفر. ئەبێت چی بکەین؟ ئەبێت چارەسەری بکەین. چارەسەرەکەی چییە؟ ئەویش لیمیتی ساینی ئێکس لەسەر ئێکس حەسیە بکەین کاتێککە ئێکس ئەڕوا بەرە و سفر خۆزانیەوە کاتە یەک، کەوا بوو ئەو وەختێکە n یەکسان بێ کاتە سفر لەسەر سفر. بۆ وینانەی کە لێوە لیمیتیشن ئەیزانن بۆ تکنیکانە زانن هەم ئەمە کاتی ئەنی ئەم جوابی ئەمە بێ بکاتە یەک. کاتێککە n لێرە ئەمەیانەکە ئەبێ بە سفر، ئەم ترمان هەرە بێ بە سفر کاتێکە یەکسان، کاتێکە یەکسانیش بوون، ئەم ترما بە سفر کێشەی نیە، بەس ئەم تێرمەیە بێ بە سفر لەسەر سفر کە لێڵە. لێڵەکەی چۆن ئەبێت لیمیتەکەی حەسیە بکەن؟ لیمیتی ساینی ئێکس لەسەر ئێکس بەڕێسەی هۆپیتاڵ ئەزانی نەکاتە یەکەوە بۆ ماکاتە یەک. کاتێککە n یەکسانە بە m کەوا بتوانین بەم شێوازە بینویسین ئەنتیگراڵی سفر لە سفرەوە بۆ ئەیدی ئێکس u n ساری ئێکس u m ئێکس کاتە دێلتای m ئێنەوە پێڵەن دێلتای کۆرۆنەکەر، دێلتای کۆرۆنەکەر کە دێلتای کۆرۆنەکەر سفرە کاتێککە m و n لەگەڵەکە یەکسان نین، یەکە کاتێککە n و m لەگەڵەکە یەکسانن. ئەمە پیاڵە ناوێکی تریشی هەیە، ئەم ڕێلەشێنە پێڵەن ئۆرسۆ نۆرمالیتی کۆندیشن. ئەمانە un و کاتێکە مەرجەمان هەبێ ئەمە دروست بوو، ئەمە پیاڵێن ئەمانە ئۆرتۆگناڵن لەسەر یەک یان ستونن لەسەر یەک، وەکو چۆن فانکشێنەکەی نەگەن ستونن لەسەر یەک، ئەمانەی ستونن لەسەر یەک. ئۆکەی، جا ئەمە پیاڵەن لە فەزای هێڵبێرتایە، ئەوەی کە ئێوە خۆنیتانە لە ستونمون لە ڤیکتەرەکانە خۆنیتانە کە فۆقی بۆ فەزای سێ بوعدی بووە، بەس ئەمە لە فەزای ئینفینیتی بوعدایە کە پیاڵە فەزای هێڵبێرت یا هێڵبێرت سپیس. ئەمانە هەر ڕۆڵی ئەو ڤیکتەرە بەیسانە ئەبینن. بەڵێ ئەمەمان باس کرد کە پێڵەن گراوند ستێت ئێنەرژی. ئێستا بچین شتەیە باسکەین کە خۆشە، وش چییە؟ هینی پی ئەگاتە چەند؟ ئەکسپێکشن وەری پی لەم شتە بۆ ئەم ئایجن فانکشێنانە. پی ئەخەیتە بینی چی؟ ئەخەیتە بینی دوودانە لەمانە un و un. باشە؟ یەک شتشن تەوان ئەمە h لەسەر ئای ڕۆن بە ڕۆنێک کە تو ئەو h لەسەر ئای توانێ بنووسی ماینس IH. باشە؟ ئەمە کاتە ئەمە ئەتوانی ئەو شێوازە بینووسی، ئەمە بکەرەوە ڕێکەوێتەوە بۆی سەر. تەوان ماینس IH بارەکە کە کۆنستانتە دێتە دەرەوە. ئەمەش ئەنتیگرالەکە چۆنە؟ ئەو دیکسە لەگەڵ دیکسا بڕوە، ئەو دووەکە دێتە پشتەوە. ئەمە ئەنتیگرالی DUN x دووجا کاتە دی کاتە UN x دووجا جوگە دیە دیکە دێتە دەرەوە کاتێ لە سفرشەوە بۆ ئای دەتێرمانەکەی کاتە UN A دووجا UN سفر دووجا بەشەوەس. ئەمە کاتە سفر ئەمەشە کاتە سفر کە ئەکسپێکشن واریوی مۆمەنتامە کاتە چەند؟ ئەکاتە سفر. ژمارەیەکی ڕیەڵە وەڵێ بەڵام سفرە. ئەی بۆ پی دووجا کاتە چەند؟ پی دووجا ئێمە ئەتوانین بەکاربێنین. پی دووجا کاتە 2m وانە ئەکسپێکشن واریوی پی دوو ئەکاتە یەکسانە بە 2m ئەکسپێکشن واریوی e. بەڵام ئەم ئیە ئەمە کە لێرا دۆزیمانەتەوە برادەران ئەمەمان کە لێرا دۆزیوەتەوە ئەمە ئەکسپێکشن والیوە ئەکسپێکشن والیوە وای ئەکسپێکشن والیو یعنی ئایگەن والیو خۆیان ئەکسپێکشن والیو ئایگەن والیو خۆی ئەکسپێکشن والیو ئی دابنێ کاتە h دوو ئەو ئێها ئێمەکەیش ئەو ئێمە لەگەڵ ئەو ئێمە ئەڕوا ئەو ئێمەکە لێرا هەیە لەگەڵ ئەو ئێمەی پشتەکەی ئەڕوا ئەو ئێمە لەگەڵ فۆرمولەکە هەیە کاتە h2p2 n2 لەسەر a2. طبعا ئەو فانکشنانش ئەگەن فانکشنەکانش کە ڕەسمکەین ئەمە ئیەکە ئەمە بۆ شێوازی ئەمە ئی دووە ئەمەش ئی سێ تۆستوانی بۆ ئی چوار و ئی پێنج و هەتا
ژمارە ئیەکان زۆرتر بێنی بڵێن هەتا ئینەکەت زۆرتر بێ ئەمەی زۆرترە بێ ئەمە لێرای گرێت نییە تەنها یەک ورگە هەیە بەس لێرە یەک گرێتەیە و دوودانە ورگە لەسەر ورگە لە خوارەوە لێرە دوو گرێتەیە و سێدانە ورگ لێرە یەک گرێ و دوو ورگ لێرە بەس یەک ورگ لێرە دوو گرێ و لێرە یەک گرێ و دوو ورگ ینی هەرچێ ژمارەی گرێەکان زیاتر بێ بڕی وزەکەی تۆ زۆرترە. ئێستاکانە بۆ ئەوە بزانێکین لە هینێکیەوە بزانێکین چۆنیانی نۆت بۆ گرێنەڕن نۆت هەرچیە مۆر نۆت ینی مۆر کەنێتێک ئەنەرجی ینی مۆر ئەنەرجی ینی مۆر ئەنەرجی ئۆخی پۆتەنشیل خۆ پۆتەنشیل ئەنەرژیمانی پۆتەنشیل ئەنەرژیەکە سفرە هەرچێکمانێک کەنێتێک ئەنەرجی پۆتەنشیل ئەنەرژیەکە بی بوو کە بیەکە لەو منتەقاکەی مەدراسەیەکەن سفرە لەم سەر و لەو سەرش کەزم پارتیکڵەکەمانە. ئۆکەی ئێستاکانێک کەیە کاتە چی کەیکە کەنێتێک ئەنەرجی یەکسانە بەچی P2 لەسەر 2m ینی ئەمە ئەکسپێکشن والیۆ K یەکسانە بە ئەکسپێکشن والی P2 لەسەر 2m کە 2m کۆنستانتێتر لە جادی P2 چی دابنین کاتە چی P ئەکاتە H لەسەر I ڕۆن بە ڕۆندی X وایە ئەی P2 جا ئەکاتە چەند ئەکاتە D2 بە D ڕۆندی دوو بە ڕۆندی X چەبن ئەوە ئیشتوەکەیشی چونکە I کەڕەتی ماینە I کەڕەتی I کاتە ماینەس ئەو ماینەسەکەیشی وایە ئەمە ئاسانە تێگەشتنی ئاسان. ئۆکەی ئێستاکانی ئەمە ئەکاتە ماینەس H2 لەسەر 2m ماینەس ئینفینیتی بۆ ئینفینیتی dx یەک یاری پچکۆلەیە یاریەکی پچکۆلەیە ئەمە ئەکەین بە داتاشراوەی تەواو بەم شێوازە بەڵام ئەم ترمەی لێ دەرەکەن گێزەکانی ئەمە دای پتاشیەوەی لێ دەرگە کەربێتەوە بەوە وانە ئەم بەرە ئەنتیگرالی ئەمە ئاسانە ئەنتیگرالی ئەمە ئەکاتە سفر ئەنتیگرالی ئەمە ئەکاتە لە ماینەس ئینفینیتیەوە بۆ ئینفینیتی ئەکاتە سفر چونکە ئەمە دیکسەکەەوە دیکسار وە لەم تێرمێنە وانە لەم تێرمێنە ئەم دیکسەرەکەەوە دیکسارەوە بەس ئەمامێنێتەوە ئەنتیگرالی ئەمەش ئەکاتە چی ئەکاتە خۆی یو ستار X du بە dx وانە تاڵەکەیمان گرتووە بەڵام ئەمانە لە ئینفینیتیا چەندێکن لە ئینفینیتیا ئەکەنە سفر وەی فانکشن مەرجی وەی فانکشنەوەی وەی فانکشن ئەبێ لە ئینفینیتیا بکاتە سفر ئێنە وەی فانکشن نییە مان وەی فانکشنن کاو بە لە ئینفینیتیا سفرن کاو ئەم تێرمە سفرە ئەمێنێتەوە ئەم تێرمەش کاتە دووجا بم شێوازە ینی ئەو ئەنتیگرالێکە ئاسیان کاتە H2 لەسەر 2m ماینەس ئینفینیتی بۆ ئینفینیتی dx dux بە dx دووجا باشەکەن ئەم dux بە dx هەرچێ ژمارەی هینەکانی زۆرتر بێ سفرەکانی زۆرتر بێ ینی ژمارەی نۆدەکانی زۆرتر بێ چیە بێ کە یەکەی تۆ زۆرترە بێ ئەمە مانای ئەوەیە ئەمە هەرچی ئەمە لێرە ئەمە کەی زۆرترە کە ژمار کەی ماکزیمۆمە کە ژمارەی نۆدەکانی زۆرتر بێ ژمارەی نۆدەکانی زۆرتر بێ ینی چی یعنی ئۆسیلێشنەکە زیاتر بێسانە ئەمە لێرە لە ئۆسیلێشنەکە لێرە یەک ئۆسیلێشنە لێرە لە تونیوەکە بڕاتە سەرەوەی بە دوان ئەوە ینی هەرچێ ژمارەی ئۆسیلێشنەکانی تۆ زیاتر بێ کە یەکەی تۆ زیاترەوە بەس پرۆفی ئەوە بوو هیچ شتێکی وانە. ئێستا با بین بۆ ئەمە بزانێکین کارێکی کە دواخی لە کۆتایی چاپتەرەکە دینەوە سەری بەس لێرە ئاواکەین بەژەکە ئەمە لێرە سیستمی کارتزیەنە دوو ئێرە و ناوناوە سفر ئێرە و ناوناوە ئەی بۆ ئێرە ناونانی چونکە درێژەکە چەندێکە ئەیە وایە ئێرە تێرە ئەی بۆ ئێرە ناونانی ماینەس ئەی لەسەر دوو ئێرە ئەی لەسەر دوو هەر درێژەکە لەکاتە ئەی فەرق ناکە بە سفرەکە لە وەسەتا بێ ئەی وای لێکەی کارتزیەن کۆردینەیتە وە دەست خۆمان لە مەتمەتیکە وای لێکەی بەس شتێکی گەورە وایە هەرچە فیزیاییان هیچ مانای هیچ فەر ناگۆڕێ بەڵام بۆ جوانکارین بە متماتیکەکەی هەنێشت دەرەخا کە ینی تەوسیفەکەی زۆر جوانترەکە کەوامان کرێسەکانەی ئەی وەی فانکشنەکانمان چی بەسەردیە ئەو کاتەی تر لە سفرایی کردە سفر بەس ئێستا لە ماینەس ئەی لەسەر دووە کاتە سفر ئەو کاتە لە ئەیای کردە سفر وەی فانکشنەکان یان بڵێن ئاگەن فانکشنەکان جارە لە ئەی لەسەر دووە کاتە سفر کەوا بوو ئەبێ لێرە شتێ بکەین ئەبێ شتێ بکەین شتەکە چییە؟ شتەکە
ئەرەوە بگۆڕ ینی بزان جوێ فەرجەکان چی بەسەردێ ئەواکەین x ئەگۆڕین بە x ماینەس ئەی لەسەردوم شتێکی ماتمەتیکی زۆر سادە کەوابوو ساینی n پای x لەسەر ئای لەو ئالێوەی سەرەوە ئالەمە ئالەمە ئەوێ بە ئەمەش بەو قاعدەکانی سێگۆشە زانی یا تریانگۆمتری توانین بیگۆڕین بەمە باشە ئێستا ئەمە کاتێکە n یەکسان بێ بە 1 3 5 و ئەمانە ئەم تێرمە ئەبێ بە سەفر چونکە کۆساینی پای لەسەر دوو کاتە کۆساینی پای لەسەر دوو سێ پای لەسەر دوو دوو پای لەسەر دوو چوار پای لەسەر کۆساینی هەموو ئەوانە کە دوویەکی لەگەڵا بێ کاتە ینی سێپای ئەگەر ئەگەر n یەک بێ ئەما کاتە چەند ئەکاتە کۆساینی پای لەسەر دوو چەند پای لەسەر دووە کاتە سفر ئەگەر n سێ بێ ئەکاتە کۆساینی سێ پای لەسەر دووە کاتە سفر ئەگەر n پێنج بێ کاتە کۆساینی پێنج بێ ئەم تێرما کاتە سفر ینی کاتێککە n یەک و سێ و پێنجە ئەم تێرمە سفرەکە کە بەس ئەم تێرما مێنێتەوە کۆساینی ئەم تێرمێتریانە کاتە یەکە ها ئەگەر ئەمە n یەک بێ کاتە ساینی پای لەسەر دوو کاتە یەک n سێ بێ کاتە ساینی سێ پای لەسەر دووە کاتە یەکەوە بوو کاتە ئەمە کاتێکە n یەک و سی و پێنجە کۆساینی n پای لەسەر دووەکە و کاتێکە n دوو چوار و شەشە n دوو چوار و شەشە ئەم تێرمەیە کاتە سفر ینی بەعکسەوەی ئەم تێرمێتریانە کاتە سفر ئەم تێرمامێنێتەوە ینی کاتە ئەمە ux کاتە ڕادی دوو ئەی ساینی n پای x لەسەر ئا ینی تۆ دوودانە ئێسەکانێ هینەکەی تۆ گۆڕێ بەمە ئەگە فاکشنەکەەوە کاتێککە n یەکسانە بە دوو چوار و شەشەنی جووتەکان کاتە ساینی n پایەک لەسەر ئا کاتێکە n یەکسان لە بەیەک و سیۆفیزە کاتە کۆساینی n پایەک لەسەر ئا ینی ئەم جار تۆچەکانە دوودانە فانکشێنە هەیە فانکشێنێ بۆ ستەیتە تاکەکان یان ئۆدەکان فانکشێنە بۆ ستەیتە ئێڤێنەکان یا ئایجن فانکشێنە بۆ ستێتە هەمومان ئایجنی لەگەڵایە ئەمەیان فانکشێنێکی ئۆدە ئەمەیان فانکشێنێکی ئڤنە ئەمەیان تاکە ئەمەیان جووتە دواخری باسیەکەین بۆچی ئەمە گۆڕانکاریەتی گەرینگە دواخری باسیەکەین لە بەشی پاریتیە باسیەکەین ئۆکێ ئێستاگانە میسالێکی سادە کاتێککە ئەی 1 میلیمتر بێ ئیش ئەو نەبێ فایند ئەنەکە چەندکە ئاسانە ئەندووە کاتە 2 لەو ڕەشێنەوەی دۆزینەوە جاتی h بڕەکەی دانین لە جاتی p بڕەکەی دانین لە جاتی e بڕەکەی دانین بەسە بیاگەدای بکەین بە جوول ئەو وەختەکانی درێژەکەش 1 میلیمترەکەین بە متر ئەو وەختە بەڵێ کە سادەیەکەیتەوە ئەکاتە ئەمنە n دووجا ئەکاتە ئەمنە دەوانەمەیتە ژمارەیەکی دقیق نییە بڵێن ڕەجی 2.65 ناکاتە شتێکی دقیق دەتوان هەشتی ڕەجی دقیقی نییە بەس بە تەقریبی کاتە ئەوە 1.63 کەڕێک دەتوان 4 یان 16,000 n ینی ئەو وزەیە کاتێکە کە ئێنەکەت 16,300 ئەتەوە ئێستا شتێکی تر ئەمانەوێ ئەمە فەرمونەکەمان نەبوو یەکەمان ناوە شتێک ئی بدۆزینەوە لێرە بەرهەڵەمانە هەمووی کۆنستانتن ئەو کۆنستانتەمان ناوناوە سی یەکاتە سی n دووجا زمانەوێت dn بە de بدۆزینەوە چیەکەین ئەمە ln لێکرین ln یەکاتە ln سی دوو ln n دایە تاشین بەپێی de بە e ئەکاتە 2 dn بە n کە دایەتاشین چونکە ئەمە کۆنستانتە داتاشنامە چکە لوگاریتمە کاتە de بە de ئەمەژە لوگاریتمە کاتە dn بە n بەڵام دوویکی لەگەڵای بەس ئەمە هینی لەگەڵانێ کاو بوو dn بە de ئەکاتە n لەسەر 2e لە مثالی دواییە لە کتێبەکە ئەم ژمارەی یاوە یاوە ئەڵێ dn بە de بدۆزەوە ئێترەوەشە دۆزرێتەوە کە یعنی بڕیتە لە چڕی ژمارە چڕی شتێکەکان لە ناو ئێنەرجیەکەتە
مثالێکی سادە و بۆ